دکتۆر سڵاوتان لێبێ ئەمڕۆ ژمارەیەک بەڕێوەبەری دانگەکانی کەلار و مامۆسایانی دانگەکانتان لێرە کۆ کردوێتەوە ئەتانەوێت چیان پێ بڵێن و ئامانجتان چییە؟ طبعا وەکو ئەزانن پەروەردەکردنی مناڵ پێویستی بە تایبەتی لە دنیای ئەمڕۆ پێویستی بە کۆمەڵە تەکنیک و کارامەیی و لێهاتوویی و هۆکاری یارمەتی دەرێ بۆ ئاسانکردنی کردداری فێربوون چکە مناڵانەی ئەمڕۆ لەبەرەوەی ژینگەکە جیاوازە هۆکارەکان جیاوازن زۆر جیاوازن لە منداڵەکانی ڕابردوو لەبەرەوە بێ ئەمڕۆ تاوەکو بتوانین پەروەردەمان کاریگەر بێ مناڵەکان باشتر فێری لێهاتوویە پێداویستەکانی سەردەم ببن و زۆرتر دووریان بخینەوە لەو گرفتەیە کە باوکان و دایکان و پەروەردەکاران پێیان ئەناڵن کە بریتە لە ئیدمانبوونی زۆرە لە مناڵەکان لەسەر شاشەی زیرەک و لەسەر مۆبایل و لەسەر ئایپاد بۆیە وەکو سنتەری واو کە سنتەرێکە کار لەسەر یاریژیرەکانە کات لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستانە و بۆ یەکەم جار گوتین سنتەری لە دەڤەری گەرمیان و کەلار کردوێتەوە ئەمڕۆ دەستپێکی کرانەوەکە بۆ کراکە کۆمەڵێک مامۆسای خۆشەویستی باخچە و دایانگەکان بە تایبەتی بەڕێوەبەرەکانیان و پەرۆشکارەکانیان لێرە خولێکیان بۆ بکەینەوە بۆ خۆشحاڵیەوە داوامان لە جەنابی بەڕێز دکتۆر محەممەدی خانی کرد بۆ وتنەوەی ئەو خولەکە بەدڵێکی فراوانەوە هاو بەدەممانەوە بۆی ئەمڕۆ ئەوەی کە ئەیبینین ئەم مامۆستا بەڕێزانەی کە لێرەن تاوەکو لێرە خولێکی گرنگ ببینن لەسەر گرنگی یاریژیریەکان و ڕۆڵەکانیان لە پرۆسی پەروەردەکردن و پێگەیاندن و ڕاهێنانی مناڵ بە لێهاتوویەکانی سەردەم خولەکەی بۆ یەک ڕۆژە بێ یاخود بۆ ڕۆژانی داهاتووش بەردەوام بێت تاوان خولەکە ئەمڕۆ تا کاتژمێر سێ دوانیوەڕۆ ئەخایەنێ واتە 5 کاتژمێر ئەخایەنێ لە حەقەتە و ئێمە هەوڵێن لە ماوەکانی داهاتووە ئەم سەرتەنە و بە هاوکاری تری دامەتراوە پەروەردەکان و ڕێکخراوەکانی ئەوانەی کە لەسەر بواری مناڵ کارەکەن بتوانین چەندین چالاکی جۆر بەجۆر وەکو هەموو ناوچەکانی تر ئەنجام بدەین بە تایبەتی بۆ دۆزینەوەی توانەکانی مناڵ و بتوانین چەند پێشبڕکێیەکی زانستی گەورە چ لە بواری ڕۆبۆتیکا چ لە بواری بیرکاری هزریە چ لە بوارەکانی ترا لە ڕێگەی واو و دامەتراوە پەروەردەیەکان و بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەلار و هەروەها ڕێکخراوەکان لێرە بتوانین ئەنجام بدەین تاوەکو بتوانین لێرەش خزمەتێکی گرنگ بە مناڵەکانمان بکەین.